بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویست پێخۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەینەوە بۆ هیوای هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد کە ئەو لە دەرەوە لەگەڵما دەبێت لەگەڵ میوانێک و لەسەر تەوەرێکی تایبەت قسە دەکەین. چەند تەوەر و بابەتێکمان بۆ ئەمڕۆ بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان باز لە ڕۆژی ژیانی لاوان و بارودۆخی گەنجان و لاوان دەکەین لە هەرێمی کوردستان کە میوانێکمان لە ستۆدیۆ لەگەڵ دەبێت. دواتر قسە دەکەین لەبارەی گەڕانەوە بۆ سروشت. هەڵبەتە لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە کۆمەڵێک ڕێکخرا و دەستگا و موئەسسە زۆر بە گرنگەوە هەوڵی گەڕانەوە بۆ سروشت و پاگڕاگرتنی ژینگە و جارێکی تر گەڕانەوە بۆ ناوکایی سروش دەکەن. هەڵبەتە هاوکارم جەلال لەو بارەوە میوانێکی دەبێت لە دەرەوەی ستۆدیۆ و دواتر دەچینە لای ئەو. وەکو هەمیشەش بابزانین کەشوهەوا و پێشبینیەکانی کەشوهەوا لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چۆن دەبێت دواتر بەردەوام دەبین لەگەڵتان. فەرموون.
بەڵە بەڕێزان وەکو باسمان کرد ئەمڕۆ ڕۆژی گیانی لاوانە هەوڵ دەدەین قسە لەبارەی بارودۆخی لاوانی هەرێمی کوردستان بکەین. هەڵبەتە لە دوای ساڵانی 2014 تاوکو ئێستا کە قسەی تێدا دەکەین لاوان یەکێکن لەو چینانەی کە مەویز بوون لە هەرێمەکەیان و هەوڵ دەدەن هەرچۆنێک بێ بگەنە وڵاتانی دیکە بۆی ژیانێکی سادە بەسەر بەرن. هەڵبەتە لێرە قورسایەکی زۆر لەسەر چین و توێژەکانی هەرێمی کوردستان دروست بووە بە حکمی حکمڕانیەکی ناڕەشید کە نەیتوانیوە بارودۆخی ژیان و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک لێ بکەن، هیچ نەبێ ینی ژیانێکی سادە و گوزەرانێکی باش بەڕێوە بچێت لەلایەن تاک-تاکی کۆمەڵانی هەرێمی کوردستانەوە. یەکێک لەو چینانەی کە ئەمڕۆ زۆر مەویسن لە حکمڕانی هەرێمی کوردستان لە وڵاتەکەیان ڕادەکەن چینی لاوانن. هەوڵ دەدەین لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی بارودۆخی لاوان کە لەمڕۆدا ڕۆژی گیانی لاوانە لە هەرێمی کوردستان بکەین، ڕێکخراوەکان چیان بۆ دەکەن، لایەنی دەسەڵات چۆن دەڕوانێتە توانە و ئەو توانە مرۆیی کە لە دنیادا هەوڵ دەدرێت توانای مرۆیی گەنجان لە ناو دەستگا و موسسەکانە کۆ بکرێتەوە بۆی کۆمەڵگەیەکی باش، بۆی حکمڕانێکی باش بکرێت. لە هەرێمی کوردستان چۆنە ڕوانرێتە ئەم توانە مرۆییە لەگەڵ میوانەکەم بەڕێز پێشەنگ کاکەوەیس کارگێڕی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان گفتوگۆ دەکەین. کاک پێشەنگ سوپاس بۆ ئەمەدەبوونتان. کاک پێشەنگ ئێوە سنتەرەکەتان هەر بە ناوی سنتەری لاوانەوەیە. لە دیدی سنتەری لاوانەوە لاوان لە ڕووی توانای مرۆییەوە تا چەند لە ئێستادا لە هەرێمی کوردستان بەرجەستە کراوە؟ سەرەتا بە ناوی خوا سوپاس. وڵای جا مەسەلەی لاوان پرسێکی گەورەیە لە هەر وڵاتێکە، توانایەکی گەورەیە لە وڵاتە. لاو ئەتوانێت هەموو بوارەکان و جونگەکانی وڵات پڕ بکاتەوە. جیلێکی زیندووە، جیلێکی ڕۆشنبیرە، جیلێکی لە ڕوو قووەت و هێزەوە بەتوانایە، لە فکر و مێشکەوە لە گەشەیە توانەکان بەرەو پێشە بە. هێزێکی گەورەیە لە هەر وڵاتێکە. بەڵام میتر من حەز ناکەم لەم سەرەتایە و ئاها بچمە مۆزوعەکە، وەگەرنا لاو لەم وڵاتە هیچ گرنگێکی پێ نەدراوە. ئەوەیشی کە هەبێ بۆ خۆی پەری پێداوە، ئەگەرنا ئەوە نییە بڵێ حکوومەت و دەسەڵات ڕۆڵی گەورەی بینی بەر لەوەی بچینە. من تاوان پرسیاری تایبەتم لەوە دەبێت کە تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی بەم توانە مرۆیی ئەوە دراوە. ئەمەوێت بزانم کە ینی خودی گەنج، خودی لاو کە ئێوە خۆتان ئیش لەسەر لاوەکەن، خودی لاو تا چەند درکی بە ئەو توانە مرۆیی خۆی کردو و هاتۆتە پێش لە مەیدانەکە؟ ئەگەر لاو لەم وڵاتەیەش درکی پێ بکات، لەم وڵاتەوە لاو درکی پێکرد، ئەگەر کەسێک نەبێ هاوکاری بێ، ئەگەر دەسەڵات کە هەموو دێتەوە سەر دەسەڵات لە هەر وڵاتێکە، لەبەرەوە لاو هەوڵیدا کەسێک نییە پەرە بە توانەکانی بدا. ئەو فیکرە ئەو هیزرەی کە هەیەی دایە ڕێژێ بۆ کار و بەرنامەکانی کە بیەوێت جێبەجێ بکات لە واقیعە، ئەبێ پاڵپشتی هەبێ. کە ئێمە باسی لاوانەکەین لە ڕۆژی لاوانین. ئەم ڕۆژی لاوانە چۆن دانراوە؟ ئەمە بە پێی بڕیاری نەتەوەی گرتوەکان لە کۆتایی ساڵی 99 کە دانراوە، ڕۆژی 12 ئابی بۆ دانراوە بۆ ئەوەی ڕۆژێک بێبیری دەسەڵات بخرێتەوە لە ساڵێکە کاربەدەستانی هەر وڵاتێک، وڵاتانی دنیاوانی کە لە نەتەوەی گرتوەکانن بیریان بخرێتەوە کە ڕۆژێکێ گرنگی بە جیلی لاو بدرێ، بۆی کاربەدەستان بتوانن سوود لە تواناکانی لاوان ببینن، پەرەی پێ بدەن. بەڵام ئایا ئەمە لە چەندێک لە وڵاتەکانە جێبەجێکرا؟ بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتی تر کوردستان بڵین عێراق، وڵاتانی دیکەی کە ئێستا لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەوێران بووە، نەگرنگی بە لاو نادرێت بەڵکو لاووە دەرەنرێت. باشە، ینی پرسیاری کاربەدەستانی شەمەیە لاوان بێم باز لە هەرێمی کوردستان بکەین. لاوانی ئێمە زۆرتر گرنگی بە کەرتی گشتی دەکەن، دەیەوێت جامیعی تاوا کرد یەکسەر دامەزرێت لە دایرەیەکە و موچەیەک وەرگێ. ئەم دیدە ڕاستە ئێوەکو ئیشتان لەسەر لاو کرد بێت پێتان تا چەند ئەمە هەزمەکرێ پێی بڵێ ئەمە دیدێکی باش نییە؟ دروستە، بەڵام ئەو قسەی دروستە تەواوە. لەم وڵاتە هەموو لاو هەموو کەسێک لەم وڵاتە
کاری لەسەر ئەوەیە کە تەواوی کرد خوێندنی تەواو کرد گەیشت بە کۆتا بیۆ لە کەرتی گشتیە کار بکات بۆ لەبەر لەم وڵاتە کەرتی تایبەت خەریکە تازا کێوتە گەشەوە لە گەشەکردنێکی تازەیە هاتووەتە کایەوە ئەم کەرتی تایبەتی جێی سیقە نییە بۆ لاو ینی بە چاوێکی ترێ لێ ئەڕوانێ دای من کەرتی تایبەت لەم وڵاتە بە شێوەیەکی منەظەم ڕێک نەخراوە گەنجەکان نایە بچێتە کەرتی تایبەتەوە ساڵێک کار بکە ئەڵێ فەرموو بۆ کارێکی دیکە ڕەنگەوە دەری بنێ دەری بکە لە کارەکەی جای کەرتی تایبەت لەم وڵاتە تاوەکو بەرپرسانێکە بن کە خۆیان بەرپرسانی حکومڕانی خۆیان کەرتی تایبەت بەرن بەڕێوە بوو مولکی خۆیان بێ گەنج ئومێدی پێ نییە لەبەرێ ئەو کەسە هەتاوەکو نزیکەکانی خۆی کەس و کارەکەی خۆی وەستا بێ واڵانێ بۆ تەواوی خەڵکی اینجا ئەو مەرجە قورس و گرانانە هەیە لە کەرتی تایبەتە تۆ ببینە ینی جاروایە ڕێژەیەک مواسەفاتی داناوە ئەوە نە زمان بزانی ئاوا بیت مواسەفاتت ئاوا بێ مواسەفاتی ئاوە من جۆم لە گەنجێک بوو لە بەرنامێ قسێکی جوانی کرد وتی کاکەەوە پرۆفیسۆری ئەوێ یا کەسێکەوە بۆ کارکردن بۆیە ئەو تاقە و توانایشی هەیە لە ناوی ئەدای کوژێ بۆیە گەنج لەم وڵاتە قەنەعەتی نییە بەم جۆرە کارە لە واقعیشە هەر دێتەوە سەردەسەڵات بەڵام گەنج و لاویش لەم وڵاتە بەرەو جۆرێک لە تەمبەڵی و تەوەزەلی و بۆ ئاقاریا ڕۆیشتووە بە عقاری هەوڵ نەدان و هەرچەنێ ئەمەیش خودی من هەر ئەگەڕێنەوە سەرەوەی خودی دەسەڵات دروستەکە من بە حکمی گەڕان و شاری دیکە وڵاتی کە بینیومە ڕاستە گەنج لێوە هەوڵەدا بەڵام پاڵپشتی حکوومەتی هەیە یاسا هەیە ڕێسایەک هەیە بتوانێت ڕێگەی بۆ خۆش بکات خەڵک ئومێدی بە دەسەڵات و حکومڕانی هەیە لە وڵاتە بەڵام خەڵک لەم وڵاتە ئومێدی بۆ دەسەڵات حکومڕانی نییە بتوانێت بە سیستەم و یاسا ڕێکی بخارێت ینی لە هەموو دنیایە حکومڕانەکان دەسەڵاتدارەکان دەوڵەتەکان ینی پەرە بەم چینە دەدەن بە کۆڵەکەی ڕاگررتنی کۆمەلگەکان نەزان بۆچی زمانی هەر لاوێک دەکەیتەوە دەوترێت وەکو بە ڕێزی شت باسی دەکەی کە دەسەڵات لە پشت تەمەڵکردن و لە کەدارکردن و توانای مرۆیی گەنجەکانمانەوەن بۆچی حکوومەت دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەم هەنگاوە لە دژی گەنج و لاوەنێ مەرج نییە لە دژی گەنج و لاوێ قەنەعەتی من و عەقڵێتی حکومڕانی وایە ئێستا شەریعەتی شۆڕش لە وڵاتە حکومەکە ئەم شەریعەتی شۆڕشەوە ئەم عەقڵێتی حکومڕانیە کە هێنان لە شارە جێبەجیان کرد ناگونجێت لەگەڵ ئەم زروف و زەمان و تەکنەلۆژیا و خوێندەواری ئێستاە کەسێک گەیشتۆ بە حکومڕانی باوەڕ ڕێبێ ئێستاش نازانێت خوێندەواری یانی چی ئێستاش ئەوەندەی ئەزانێت چۆن بتوانێت خەریکی سەرمایەداری بێ ئەوە نازانێت هەرێمی کوردستان بۆ ینی ئێستا سەرۆکی حکوومەت لە ئەوروپا و ئەمریکا خوێندنی تاوا کردو جێگرەکەی باماشەوە بۆچی ینی ئەو سیستەمە حیزبی هەیەە ئەو پلانە حیزبی هەیەە لەژێر هەیمەنەیەکە لەسەر بێ جێبەجێ بکە با ئەوەی لە خوارە و لە حکوومەتایە جێبەجێکاری ئەم کار و پرۆژێ بێ ناتوانێت لەوەی ئەو بۆی دانراوە دەربچێ ئەگەر خەڵکی زۆر شەهادەدار لەم وڵاتە بوو بە وەزیر و نەیانێ هیچ بکات ئەنی زمانێک دکتۆر دلاوەر وەزیر بوو لەم وڵاتە وەزیری خوێندنی باڵا بوو کۆمەڵی هەنگاوینا ڕایان کرد بۆیە ئەوانیشی کە زۆر بەتوانان ناتوان هەنگاو بنێن لە ژێرەم دەسەڵاتێ ئەو چۆنی بوێ چۆنی داڕێژابێ ئاوا کارەکە ئاوهای ئەوێ بۆیە تۆ ناتوانانی لە ئەوان ناتوان لەو سیستەمە دەربچن بۆی سەرەکی گەنج لەم وڵاتە هیچ ئومێدێکی نییە هیچ قەنەعەتێکی بۆ نیە سیستەمێکی دروست هەبێ بتوانێت ئەم وڵاتە جوان بکات بۆیە تۆ دایمەنەی بیستی هەتا ئەم حکومڕانیەتە بمێنێ گەنج ئومێدی نیە لەم وڵاتە هیچ بکرێ بێ هەر ئومێدی بەوە بێ کۆچ بکە خۆدا لە ڕێگایەکی سەخت و ناهەموار باری ئابووری ژیانی خراپ بێ گەنجێک لەو سەرجادەیە 2 دینار لە گیرفانیان نییە چی ئومێدێکی لەم وڵاتەیە هەبێ باشە هەلی کارکردن و خۆ ئەتیمادکردنە سەر خودی گەنج لەم وڵاتەیە خۆی کار بکە پشت بە نازانم حکومڕانانی هەرێمی کوردستان نەبەسن لەوەی کە ئاوڕێک لە گەنج بداتەوە خۆی ناتوانێ مانگاوە بنێت باشە قەینە ئەمە ڕاستە ئەگەر بۆ وڵاتێکی سیستماتیک ڕاستە خۆ لە وڵاتانی تری شاتۆی بینیت تەنانەت وڵاتانی ئەوروپیش هەمووی بە کەرتی تایبەت و خەڵک لەسەر توانای خۆی بەس ڕێگای بۆ کراوەتەوە چۆن هەنگاو بنێ ڕێگای لێ ناگیرێت یخۆز نیوەی گەنجی وڵاتە بنی بین مێساکە دەستی بەکاری کشت و کاڵ و شتیکە کردووە بەڵام ئەگا بۆ وەرزەی بەرهەمەکەی و پێگا کەسێکی دەسەڵاتدار لە مەرجەکان و هەمووی هێنێت و ئەم بێ ئومێ دەبێت لەوەی کە دروست کردوێتی یعنی ئەم ڕێگایی نامێنێت کەرتی تایبەت لە چۆ کار بکات
جای بە تایبەتی ئێمە ئێستا ئەم ساڵ کرد ئەم ساڵی کە بەم نەخۆشی و ڤایرۆسی کە ڕووی لە وڵاتان کردو لە وڵاتی ئێمە ئەوەی تر خەڵک ئەوەشی کاری هەبوو خەریکە لە کار کەوتووە ینی خەریکە دا ئەڕۆخێ ئاوها ناکرێت من قەناعەتی من وایە بە گەنج لە وڵاتە ناکری هەربیر لە ڕۆیشتن بکاتەوە ینی بیر لەوە بکاتەوە گەنجی وڵاتە بە زۆرێک لە زۆرەکان بە میکانیزمێک فکر و هزریەک هەمووی ڕێکی بخات بیر لەوە بکرێت ئەم دەسەڵاتە بە شێوازێک بگۆڕدرێت شێوازی حکومڕانی لەم وڵاتە بگۆڕدرێت ناکرێت خەڵک هەربیر لەوە بکاتەوە کۆز بکات خەڵک هەربیر لەوە بکاتەوە خۆی بدابەت بە قەدەری مەرگە ناکرێت ئەمە ڕۆژێک و ساڵێک و 20 ساڵە لەم وڵاتە خۆ خەڵک بۆ دەرەوەڕوات هەر بۆ قەدەری مەرگ ئایا ژیان ئەگاتە جێ ناگاتە جێ وڵاتێکی تر قەناعەتی منیش نەک هەر من هەموو ئەوانەی کە وڵاتانی تر چوون و لێوە ماونەتە وڵاتی کیان بینیوە 50 ساڵێکە لە وڵاتێکی کیا بژی هەر غەریبی لە وڵاتە هەر کەسی وڵاتە نیت دوور لە کەس و کارەژی هەر بە غەریبیش ئەژێ پێناسە بۆ غەریبی زۆرە ینی لە وڵاتی خۆشتا بیکە نەتوانی ینی نەتوانرا ژیانێکی باش بگوزەری هەر غەریبی کە نەوتوانی توانای ینی بەشێک لە تەڵەبیاتی خێزانەکە و جێبەجێکەی مناڵەکە و جێبەجێکی هەر غەریبیە ینی پێناسە بۆ غەریبی زۆرە هەرەوە نییە دووربی لە کەس و کار باشە من ئەمەوێت ینی گلەی گەنجان ئاڕاستەی ڕێکخراوەکان بکەم ڕێکخراوەکەی ئێوەش بە تایبەتتر کە لاوانە دەوترێت ڕێکخراوەکانی تایبەت بە گەنج و لاوان ئەوەندە لە مۆدێلێکی حیزبی دەچێەوەندە بۆ زیادکردنی توانای مرۆیی وەدۆزینەوەی هەلی کار بۆ گەنجەکانیش ناکەن تەنها دەیانوێت کەسبی ئەندامەتی ڕێکخراوەکەیان زیادکەن و دوجارم کەسانی کە بەرپرسانی ئەم ڕێکخراوانن لای حیزبەکانیان لای ئەو کەسانی دەعمیان دەکەن ببنە پێشەنگی ناو حیزبەکانیان تا چەندەم ڕێکخراوانە وان و بە تایبەتر ڕێکخراوەکەیەوە چیتان بۆ گەنج کردووە بەڵێ بە شێوەیەکی گشتی ڕاستە لە وڵاتە سنتەر و ڕێکخراوەکان قۆڕکاری دەسەڵاتن چۆنیان بەکاری هێنێ بەو شێوە ئەوێ بەکاری بێنە بۆ حیزبەکەی خۆی نەکەوی بیر لە داهاتوی گەنج بکاتەوە بیر لە پەرەپێدانی لاوان بکاتەوە ڕێکخراوەکەی ئێمە بەڵێ ئێمە هەوڵی خۆمان داوە بەڵام ئێمە پێ ئەو تاقە و توانایی کە هەمانە هەر کەسێک بە پێی تاقە و توانای خۆی ئێمە نەوەستاوین قەناعەتیشم وایە ئەوەی کە گوێی لە من بێت و سنتەری پەرەپێدانی لاوان بە پێی توانای خۆمان لەوەتی کە دروست بووین هەوڵی لە زۆربەی شارەکانی کوردستان هەوڵی خۆمان داوە لە بەرزکردنەوەی توانای لاوان لە سیمینار لە دەوران لە کۆڕ لە ئاشناکردنیان لە کۆمەڵێ بواری جیاوازە کارمان کردووە بەڵام ئێمە بە پێی ئەو توانایی کە خۆمان هەمانە بەڵام تۆ ڕێکخرا و سنتەرە گەورانی بینی سەر بە حیزبەکانی دەسەڵاتن پارێکی زۆریان بۆ هەڵڕشاوە چۆن بەکارهێنن ئەو بە ڕۆژی ڕووناک دیارە لە چیا بەکارێن لە مەرامی حیزبیە لە کەسبکردنی خەڵکێکی تایبەتە بە خۆیان ینی سەوای لاتە شتی حکوومەتیشی و سنتەر و ڕێکخراوانێ باوەڕت بێ من لە زمانێکە سەرپەرشتیاری کۆمەڵێک کاروباری وەرزش و ئەوانە بووین وەکو لاوان کارمان کردووە کاتێک ئێمە ڕۆشن لاەن حکوومەت و کۆمەڵێک یاریگا بگرین بۆ کاری وەرزشی وتیان کاکەوت تایبەتە بە فلان سنتەر فلان ڕێکخراوی لاوان چۆنە کرێکاکە لە وڵاتە ئێمە هی حکوومەت نییە با ئێمە داومانە فلان ڕێکخراوی لاوانی حیزبی ئەوان سەرپەرشتیەکەن یعنی ئەکرێت لە وڵاتە هەنی من بۆ یەکەمین جار بوو کە بینیم شتی حکوومەتیش وەرزش و یاریگا و ناوەندە حکوومیەکانیش دراوێ بەدەست ڕێکخراوێکی لاوانی حیزبیەوە بەکاری بێنێت بۆ دەستکەوتی مادیە بۆ دەستکەوتی دیکەی بۆ خۆیان بەکاری بێنن بۆیە قەناعەتی کولی من وایە ڕاستە و قسە ناکرێت خۆ ڕێکخراوەکانی لاوانیش سەیری چەند ڕێکخراوێکی کەم مەکە کە بە پێی توانا و قودرەتی خوانەوەدەن باقی ڕێکخراوەکانی دیکە کۆمەڵێ موشەخۆری لە دەور کۆبووەتەوە هەوڵەدا بۆ چەند کەسێک لە دەوری کۆبوونەتەوە پارێک وەرەگرن لەم حکوومەت و لەم دەسەڵاتە بۆ خۆیان بەکارێنن و ئەی خۆن لەگەڵ خەڵکی بە دەوریانەوەیە ئەگەر ناخۆ بۆ کوی لاوی وڵاتە کار ناکەن هەتا ئێستا نەیانتوانیوە هەر لەم وڵاتە ئەم ڕۆژی لاوانە ئاشنا بکەن بە خەڵک باوەڕت هەبێ ئێستایش ئەگە بڵێم لە 100 کەس 99 کەسی لاوی ئەم وڵاتە 99 لاوی ئەم وڵاتە نازانێت ڕۆژی لاوان کەیە و چۆنە و باسی چییە بە کارە ساتە ڕاست لە زۆرێک لە وڵاتان پشووە لە زۆرێک وڵاتان مەرزنی ئەم ڕۆژەی نەتەوەی گرتوەکانیان دانێبن بە ناوی ڕووداوێک داناوە سەبوونە منە میسر ڕۆژێکی تری داناوە بە ناوی شەیدانی زانکۆ لە وڵاتێکی دیکە بە ناوی کەسە گەنجێکی لاو کە توانایەکی گەورەی هەبوو پەرەیەکی گەورەی داوە لە بوارێک لە بواری تەکنۆلۆژیا بێ بوارێکی دیکەیا بێ بە بەو ناوە نامراوە لەم وڵاتەی شتێک نییە
قەنەعەتم وایە لە حکوومەتەکانی پێشووترە لە کاتی لاوان کۆمەڵە سیمینار کۆمەڵشتی گەوراکرا وەزیرەکەی کردووانە ئێستا لەم چەند ساڵی دوایە میش نەماوە خۆسەکە هەر نازانی وەزیری وەرزش و لاوانە چیە لە وڵاتە باوەڕ بێ لاو بنەگە بڵم دەستانەوەتون ڕەنگە لە ساسەتیش خەڵک نەزانێت وەزیری وەرزش و لاوان چییە وجودی چییە چی ئەکات وەزارەتێکی بەدەستێت چی ئەکات لە وڵاتە باشە تا چەندێوە هەوڵتاندا و کوڕێکخراوەکان یەک بگرن تەباییەکی ڕێکخراوەی دروستکەن بڵێن بە ئێمە لە قۆرخی حیزبایەتیەوە بینە دەرەوە هەمومان بەیەکەوە کار بکەین لاو گەنجی هەرێمی کوردستان بەرەو ئاڕاستەیەک بەرین دوچار ئەوەنە کۆژ نەکرێ ئەوە نەمە ئەویز بوون نەبێ پرۆژەیان بۆ دروستکەین تا چەندەم تەباییەش لە ناو ڕێکخراوەکانە هەیە لە هەندێک شار و شارۆچکە هەیە تەبایەکی باشەیە لە نێو ڕێکخراوەکانە پەرێکی باشی پێدراوە گەشێکی چاکی پێدراوە لە زۆر پرس دێنە جواب پرسی شارەکان پرسی گەنجان کۆی پرسی خەڵکیش دێنە جواب تەبایەکی باشێ من لە کۆمەڵێ شاراگەدارم لە هەڵەبجە لە گەرمیان لە چەمچەماڵ لە زۆر شوێنیکە پەرێکی باشی پێدراوە ئێمە لە ڕابردوو زۆر هەوڵمانداوە لە هەندێک مەرحەلەیە سەرکەوتوو نەبووین لەبەرێکە و ڕێکخراوانە بەشێکیان کەسەر بە حیزبەکان بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات ناتوانێت هەندێک هەنگاو لەگەڵ تۆیا بنێ بێتە پێشەوە تاوەکو بڕیارێک وەرنەگرێت لەسەرەوە بۆی ئامادە نییە بێتە ژێر چەتری ئەو ڕێکخراوانەوە قەناعەتم وایە ئەگەرەوانیش نەشیێنە ژێرە و چەترەوە سێرەکەی تووشی گرفتەکەن لە قۆناغی لە قۆناغەکانە جاری وایە تۆم ڕێکخراوانە ناتوانانی بگەیتە مەقسەد دەسەڵات یا ئەگەیتە دەسەڵات وعدێکت پێدا هەرە وعدێکە لە کۆبوونە و دانیشتنی ڕێکخراوەکانە پێدەدرێت بۆی ئەمان قەناعەتم وایە تەبایەکی باشێ بەڵام تا چەند کارەکانیان چۆتە پێش تا چەند سەرکەوتەوە جێی تێبی نییە ینی نەکراوە بێتە جێی ئومێدی لاو خۆ کراوە بەڵام جێی ئومێدی لاو نییە ئەوەی کە بەواقعی ئەی بینیم جێی ئومێدی لاو نییە لە زۆر قۆناغەوڵمانداوە کۆمەڵێک بۆ قۆناغێک باش ڕۆیشتە پێشە بەڵام هەرە قۆناغە بوو پێت وان نییە ستایلی کارکردنی سنتەر و ڕێکخراوەکانی لاوان ستایلێکی ئەوەنە حیزبی و چۆن بڵێم کۆنە لەگەڵ سەردەمی توانا و داواکاریەکانی گەنجە ناگونجێت بۆ نمونە هەر وەکو ساڵی نەوەتەکان کۆبوونەوە بە گەنجەکرێ سیمینارێکی بۆ کرێ بۆ ناچنە دەرەوەی هۆڵەکانی سنتەرەکانتان بۆ ناچنە ناو پرۆژەیەکەوە سنتەرێک پرۆژەیەک بکرێت باوکاری کۆمپانیایەک ئەم هەنگاوانە بنرێ کۆمەڵە گەنج کە هەر ئەو گەنجانی کە ئیش لە ناو سنتەرەکەیەکەن بخەنە سەر کار بۆی گەنجی تر ئەویش هەنگاو بنێ ئێمە وەکو خۆمان کردومانە بەشێک لە پرۆژەکانی ئێمە ڕەنگە لە هەندێک شوێن ئێمە بینای سنتەرمان هەر نەبێ کار پرۆژەکانمان لە هۆڵ و لە هۆڵە گەورەکان و لە کتێبخانەکان و کتێبخانەکەی شارەکانە چێتە ڕێوە ینی ئەو واقعاوی کە بزانێت لە ئێمە دەوراتیشمان کردوەوە جیاواز لەو کۆڕ و سیمینارات بەشێک لەوانە ئەین دەورێت بەشتی تەکنەلۆژی و فێربوونی کار و ئەوانە ینی خەڵکێک لا ئێمە فێری کۆمەڵێک کار بووە بوونە لە بواری موبایلی چاکردنەوە بواری سەرتاشی فلان ینی ئەو پرۆژانەمان کردوەوە بۆ گەنج و بەواقیعەن کای بینم خەڵکێک لەسەر کارە لا ئێمە سوودمەند بووە بەڵام ئەمە ڕێژێکی کەمە ینی ناکرێت ئێمە بین ئەمە بکەین بە شتێکی گەورە نییە لە وڵاتە جارێ هەموو ئەمانیش وەک باسم کرد پێویستی بە توانایەکی مادی گەورە هەیە ڕەنگە لە قودرەت ئێمە زۆر گەورەتر بێ هەوڵماندا و پێ و توانایی خۆمان هەمانە ڕەنگە ئێمە تواناکەمان گەورەتر بووە لە ڕۆمادێکمان توانای خزمەتێکی گەورەتر بکەین لە جێ 50 گەنج دێ لای من فێرە بێ 200 گەنجە هات 500 گەنجە هات لە شارێکە ئەمە بوارەکەی فراوانتر ئەکردەوە بەڵام ئێمە وەکو خۆمان هەوڵمان داوە کەترەوەکانی دیکەیش چۆنە دیارەوە من نامی قسە لەسەرەوە بکەم تر خەڵک بۆ خۆی واقعەکە بینێت ئەوشی جۆ لە قسەکانی من بێ ئەزانێ کە ئێمە لە ڕابردوو دەوراتمان کردووەتەوە خولی فێرکاریمان کردوێتەوە کە چۆن فێر بێت لە داهاتووە بتوانێت بۆ خۆی دەستی لە کارێک گیر بێت و بتوانێت بۆ خۆی پارەیە پێیا بکە وەژگانی خۆی لەسەر ئەو کارە دابین بکە زۆر باشە ئەگەر ئەم دۆخەی هەرێمی کوردستان بەم ستایلە بەردەوام بێ حکومڕانێتی هەرێمی کوردستان دیتگای بۆ توانا و هێزی گەنج بەم شێوازە بێت کە هەیە چاوەڕوانی چی دەکرێت بۆ داهاتووی بنیانانی کۆمەڵگەیە کە بەدەستی لاوەکرێ هیچ چاوەڕوانی لەم دەسەڵاتە ناکرێت هیچ چاوەڕوانیەک باوەڕت بێ من هەرچەنە لەگەڵ حرمەتم بۆ جەنابتانەوەی کە گوێ لێمانە ئەمان بینێ وڵا بە خەیاڵ پڵاویە بینم
یعنی چی لەم کەسانە یعنی چی لە خەڵکی سەربازی و عسکەری و خەڵکی خاوەن کۆمپانیا و ئەوان ناکرێ وڵات لەسەر دەسێمانە پێش بکەی و گەنج ئومێدی پێبێ ناکرێت وەڵا خەیاڵ پڵاوێ لەسەر دەسەڵات ئەم خەیاڵ پڵاویە بالا بەرین بەڵام دەوترێت ینی لە شوناسی گەنجە دەوترێت داینەمۆی گۆڕانکاری لە ژێر دەستی گەنجاکرێ ئەم داینەمۆیە کە ئەمەنە خەیاڵ پڵاویە هیچ بۆ گەژ ناکە ئەم دەسەڵاتە هیچ ئومێدێکی لەسەر نەماوە بۆ ئەم داینەمۆیە کوژاوەتەوە ینی بەقەدەر ڕووناکیکی مۆمێک داینەمۆکە لە هەرێمی کوردستان لەلایەن گەنجەوە بۆ گۆڕانکاری بەدی ناکرێ باوەڕت بێت کاکسارە لەم وڵاتە شتێکە بینی نازانم خەڵک هیچ جوڵەیەکی نییە لاو هیچ هەڵوێستێکی نییە یعنی لە خەوێکی قوڵایە نابین تاوانی ئێوە شیتیانی وەکو سنتەر و بە کۆی گشتیڵم بە کۆی گشتیڵم یعنی لە خۆم وڵم بۆ کۆی لاویەم وڵاتە کاکە نازوڵێت هیچ هەڵوێستێک نییە تۆ بەیان نامە کاکەوەی من لە توانای منە بەیان نامە دەرەکەم فەرمەوڕۆ بەیان نامێکم دەرکرۆ لەسەر کۆچی گەنجان لەسەر ئابووری لەسەر ژیانی خەڵک کۆمەڵی خاڵی دیکە ناجوڵێت یعنی تۆ بەیانی بڵێ کاکە خەڵک وەرە سەر جاتە خۆ پیشاندانەکەین لا وەرە با بچین بۆ داواکارەکانمان ناجوڵێ نایە هەر لە تۆڕی کۆمەڵایەتیەوە شتێکە نووسێت ینی خەڵک ناجوڵێ لە وڵاتە گەنج و لاو زۆر بێ مەوقیفە هیچ هەڵوێستێک نییە لە وڵاتە هەر تەواو کوژاوەتەوە ینی چۆن هەوڵێکە دەیت نازانم بۆ ئاوها ینی زۆر بێ ئومێدا تااقەتی نییە جۆرێک من هەموو کاتوای ئەبینم دەسەڵات لەم وڵاتە کۆمەڵی ڕێگای کەدینە و سەر دەسەڵات کۆمەڵی شتی کرا کردوێتەوە بۆ گەنج و لاو ئەوەی زۆر بێ ئیستیفادێ کردوێتەوە ینی بواری ئینتەرنێت و ڕاگەیاندن و ئەوانەی ئەوەندە فراوان کردووە گەنج ئەوەنە بیر و گەنج و لا ئەوەنە بیری و هۆشی چووەتە سەر غەریزە و نەفس و ئارەزوو بە کۆمەڵێشتەوە ئاڵاوە بیر لەسەر مەسەلەی ڕۆشنبیری و دنیای پێشکەوتن و تەکنەلۆژیا و گۆڕانکاری لە دەسەڵات و بەرەو پێشوونی وڵات ئەوانە نەماوە ئێوە شۆکو ڕێکخراوەکان بە کورتی سواز دەکەم کاتم کەم ماوە ینی ئێوە شۆکو ڕێکخراوی لاوان و سنتەرەکان ئەو مەویسێت لە قسەکان تا بینم لە لاو وایە؟ بەڵێ بە تاکید وایە ئێمە بۆ خۆمان ئاوایە بینین ئەی چیان گاوێگەنێن بۆی ئەم حاڵەتە ناومێدی کە بەسەر گەنجە باڵی کێشاو بگۆڕن وای جا ڕێکخراوەکان ئێمە ئەوە نێتوانین هەوڵە دەین بەڵام هەمووی وابەستە بەو دەسەڵات و بەو ئۆپۆزیسیۆن و بۆ حیزبانی لە وڵاتە حکومڕانێکن بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتەوە ینی جۆرێک لە پێشتر قەنەعاتم وایە پێشتر ئومێدێکی باشتر بوو لە گۆڕانکاری و هەڵایەکە کە ئێمە وڵاتە گۆڕین دەسەڵات والێکەین ئەو ئومێدەیشی هەبوو بۆ گەنجولا ئەویشان وەلاوە نا ئەویشان جۆرێک لە جۆرەکان پەک خستووە و قەنەعاتم وایە بێ ناشکری ئێمە کە مەوی زەویم کۆتایی پێبێنین تەواوتر هەمومان دەستە پاچە دابنشین ئێسش گەنج و لای ئەم وڵاتە هەمووی بەیەکەوە هەوڵێ بە هیمەتێ بە ئەتوانێت گەورەترین گۆڕانکاری بتوانێت چۆک بەم دەسەڵاتە دابنێ ئەگەر بەجێشی نەهێڵێت ئەبێ گۆڕانکاری بکات لە وڵاتێ باش زۆر سپاس بۆ بەڕێز پێشەنگ کاکەوەیس کارگێڕی سنتەری پەروەردەی لاوانی کوردستان سپاس بۆ ئەمادەبوونتان بینەرانی عزیز دەچینە لای ناوبڕوو دواتر لەگەڵتان بەردەوام دەبم تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە منداڵەکەت هەوڵ ئەدا شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبەکەیەوە ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت لا تەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت
ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەمساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. سڵاوتان لەوێ بەڕێزان بەشێک لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. بڕیارە ئەمڕۆ کۆمەڵێک زانای ئاینی لە هەولێر یادداشتێک ئاڕاستی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بکەن و کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی خەڵکەوە. بەشێک لە مامۆستایانی ئاینی هەولێر ئەمڕۆ لە گربوونەوەیەکیاندا یادداشتێکی ناڕزایەتی ئاڕاستی حکوومەت دەکەن و داوا دەکەن بار و گوزەرانی هاوڵاتیان باش بکرێت و وتاری هێنیش لە هەولێر دەست پێ بکاتەوە. ئەو مامۆستا ئاینیانە باوەڕیان وایە حکوومەتی هەرێم بەهۆی پێنەدانی موچە و کەرەنتینە و قەدەغەی هاتوچۆ بە تەواوی ژیانی لە هاوڵاتیان سەخت کردووە. لەو چوارچێوەیەشدا یادداشتێکی ناڕزایەتی ئاڕاستی حکوومەت دەکەن. لە بازگەی خازر و لە ڕێی ئاسایشەوە نزیکەی 250 تن پەتاتەی قاچاق هێنراوەتە هەولێر و دوای ئاشکرابوونی ڕێگەی لێگیراوە. حسێن حەمەکەریم و تەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ڕێگەیان پەتاتەکە لە ڕێگەی ئاسایشەوە هێنراوەتە هەولێر دوای ئەوەی کە زانرا ئاگاداری وەزارەتی کشتوکاڵ کرایەوە و ڕێگەی لێگیراوە. وتەبێژەکەی وەزارەتی کشتوکاڵ و دووشێتی پاش ئاگاداربوونی وەزارەتی کشتوکاڵ ئەوان ئەنجومەنی وەزیرانیان ئاگادار کرد و وەزارەتی ناوخۆش هەموو بنکە و بازگەکان و خاڵە سنوورەکانی ئاگادار کردەوە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدرێت پەتاتەکە ساخ بکرێتەوە. حسێن حەمەکەریم و تەبێژی وەزارەتی کشتوکاڵ و تووشێتی پەتاتەکە نزیکەی 10 کۆنتێنەر بووە کە دەکاتە نزیکەی 250 تن پەتاتە و هەمووشی هێنراونەتە هەولێر، بەڵام وەزارەتی ناوخۆ ڕاست پێدراوە بۆ ڕێگریکردن لە ساکردنەوەی لە بازاڕەکانی هەرێمدا.
خاوەنی بازاڕی هانای هەڵەبجە چاوەڕێی قەرەبووکردنەوەی سووتانی دوکانەکانیان دەکەن و جێگری پارێزگاری هەڵەبجە ڕەخنە لە ئەنجومەنی وەزیران دەگرێت کە جیاکاری لە نێوان هەڵەبجە و پارێزگاکانی دیکە دەکات. کاوە عەلی جێگری پارێزگاری هەڵەبجە باوەڕی وایە ڕێنمایی وەزارەتەکان زۆر جار بۆ ڕێگریکردن و زیادکردنی ڕۆتین و دروستکردنی بربەست و وەستانی ئەو پرۆژە و کارانەی کە وەزارەتەکان دیانەوێت نەچێتە بواری جێبەجێکردنەوە بەکاردێت. دەژڵێت ئەو ڕۆتیناتانە بە تایبەت لە جێبەجێکردنی ڕێنمایە دارایەکانە بە میزاجە و گەورەتی بربەست و ئامڕازی سەرەکی نادات پەروەرین. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بە فەرمانی مەسرور بارزانی خاوەن دوکانەکانی دۆ قەرەبووی سووتاندنی دوکانەکانیان کرانەوە و جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت بە چ پێوەرێک ئەنجومەنی وەزیران قەرەبووی بازاڕی هانا لە هەڵەبجە بە پێی ڕێنمایی ژمارە 12 ساڵی 2015 وەزارەتی دارایی ناکاتەوە. بەڵام هەمان ساڵ و ساڵانی پێشتریش بۆ زۆر شوێنی تر ئەنجومەنی وەزیران کار بەم ڕێنماییە دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکات پەکەکە و تورکیا شەڕ و ململانیەکانیان ببەنە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان. ڕاگەیەندراوێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم داوا لە پەکەکە و تورکیا دەکات شەڕ و ململانیەکانی خۆیان ببەنە دەرەوەی خاکی هەرێمی کوردستان و چیتر خەڵکی هەرێم نەکەنە قوربانی ئەو ململانەیە. لە ڕاگەیەندراوەکەیدا حکوومەتی هەرێم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکاتەوە وەک هەمیشە هەموو توانە هەوڵەکانی حکوومەت دەخرێتە گەڕ بۆ دوورخستنەوەی شەڕ و ململانیەکانی پەکەکە و تورکیا بۆ دەرەوەی خاکی هەرێمی کوردستان. تەنها لە ماوەی 2 مانگی ڕابردوو نزیک بە 10 هەوڵاتی سڤیل بەهۆی بەردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بوونەتە قوربانی و حکوومەتی هەرێمیش نەیتوانیوە گیانی هاوڵاتیانی خۆی لە سنوور و ئۆپراسیۆنەکانی تورکیا بپارێزێت. وەزارەتی دەرەوەی عێراق سەردانێکی وەزیری بەرگری تورکیای بۆ بەغدا هەڵوەشاندەوە. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی دەرەوەی عێراق بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا و کوژرانی چەند سەرباز و فەرماندەیەکی پاسەوانی سنوور سەردانی وەزیری بەرگری تورکیای بۆ بەغدا هەڵوەشاندەوە. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە وەزارەتی دەرەوەی عێراق نوێنەری تورکیای بانگێشت کردووە و نووسراوێکی ڕادەست دەکات بە زمانێکی تون نووسرا و دەستدرێژی و پێشێلکاریەکانی تورکیا بۆ سەر عێراقیش ڕەت دەکاتەوە. بەپێی بڕیاری پێشوەختە و ئامادەکاریەکان دەبوو ڕۆژی پێنجشەممە کۆتایی ئەم هەفتەیە وەزیری بەرگری تورکیا سەردانی بەغدا بکات. بەڵام بەهۆی بردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە ناوچەی سیدەکانی پارێزگای هەولێر فەرماندەی فەوجی سێی پاسەوانی سنوور و فەرماندەی لیوای 2 پاسەوانی سنوور و سەربازێک کوژران و ئەوەش وەزارەتی دەرەوەی عێراقی ناچار کرد باڵوەشانەوەی سەردانەکەی وەزیری بەرگری تورکیا بۆ بەغدا. موشکێکی جۆری کاتیۆشا لە نزیک پردی مەعلەق لە ناوچەی سەوزی بەغدا کەوتۆتە خوارەوە و تەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتیش بۆی زەنگی ئاگادارکردنەوەی باڵێۆزخانی ئەمریکا لە پەخشی ڕاستەخۆی چاوپێکەوتنێکی میدیاییدا هەڵهات. لە کاتی چاوپێکەوتن لەگەڵ وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی لە کەناڵێکی عێراقدا زەنگی ئاگادارکردنەوەی باڵێۆزخانی ئەمریکا لێدرا و وتەبێژی هاوپەیمانی پەخشی ڕاستەخۆکەی جێشت. شانەی ڕاگەاندنی ئەمنی عێراقیش بڵاوی کردوتەوە کە لە نزیک پردی مەعلەق لە بەغدا موشکێکی جۆری کاتیۆشا کەوتۆتە خوارەوە. هیچ زیانێکی نەبووە. کورتێک لە هەواڵ و زانێرەکانی ڕۆژم پێشکەشکردن بەخواتان ئەسپێن. بەڵە بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت دەچینە لای راپۆرتێک لەبارەی هەنجیرەوە بابزانین هەنجیر کە لە ئێسادا کاتی پێگەیشتنی هەنجیرە بابزانین هاوکارمان چی بۆ ئامادەکردوین فەرموون. وەرزی چنینی هەنجیرە لە سنووری گوندەکانی کەرکووک دانیشتوانی گوندی خاڵۆبازیانی
کە بە یەکێک لە گوندە بەپیتەکانی سنوورەکە دادەنرێت بۆ بەرهەمی هەنجیر. ڕۆژانە دەچنە سەر باخە هەنجیرەکانیان و دوای چنینی بەرهەمەکان دەیخەنە بازاڕەوە. ئەم ساڵ وەکو خۆیان دەڵێن هەم بەرزبوونەوەی پلەکانی گەرمە هەم قەدەغەی هاتوچۆ و نەخۆشی کۆرۆنا وای کردووە بەرهەمی هەنجیری ئەم ساڵ بازاڕی باش نەبێت. ئیشەڵا ئیمساڵ باشترە بێ بەس وەک ساڵان ڕەغبەت و قیمەتی نییە ناکە باشە هەنجیر تێراوە مادام تێراوە هەنجیرەکە تابرێ جوانە بێت بەخوا مەعن بێپارەیوە خەڵکەوە دیارە هەست واکەین ئیشکەمە لە کۆتای حەوتەوە دەست پێکە هەتا مانگی دە ئەڕوە زیاتریش بەعزێ ساڵ تا 11 شەڕوە ئەگەر لە مشتریەکان لە ڕێککە بن کاسب کارەکان ئەیان دەینێن نەبن ئەی بینە عەلوە تێ باشی جای بینە عەلوەی سلێمانی لە عەلوەکانی تر سەرفە بێت ینی لە هەموو ڕستکە حسابکە باشترە و حەقیقەت هەروایە وڵاهی گرفتەکان زۆرن بە تایبەتی بە بۆنێ ئەم نەخۆشیەوە بازاڕی تۆزێک کەس کردووە هەنجیرەکان سەرفیاتەکەی کەم کردووە تر بەنافتە جەولەکەش تاسیری زۆری لێ کردووە هۆکارەکان تر ئەمانن کەمی وڵاهی بەرهەمەکانی ساڵ بە تایبەتی گڕێت گەرمایە هەنجیرەکان تۆزێ باش نییە و نەخۆشیەکشی تیا هەیە هۆکارەکانی ئەمانێ وڵاهی هەنجیرەکەی جوجگێکە لێدا تر زۆر دەرمانمانش بۆی بەکارێناوە سوودی نەبوو وڵاهی باشە بۆ نزبەی فەلاحەکان و باشترن بەڵامێ هەر ئەزیەتمانە دەن ئەزیەتمانە تاخیرمانەکەن بە تایبەتی بۆ کەرکوو وەڵاهی بۆ هەر هینێک هەر بۆ چەمچەماڵە چین بۆ کەرکووکە چین بۆ سلێمانیش تا ئەڕۆین ژنانی ئەم ئاواییە جگە لە ئەرکی ماڵەوە و بە خێوکردنی مناڵ بەیانیان زوو هاوشانی هاوسەرەکانیان دەچنە باخ و بە ماوەیەکی کەم سەرجەم ئەو هەنجیرانە دەچنن کە بۆ خواردن و خستنە بازار دەشێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی کەناڵی پەیامەکەین ڕۆژانە هەموو ڕۆژێکین بۆ ناو ئەم باخە سەعات 4:30 بەیانی هەتا 8 و چارەك ئەتوانی ناو باخا بین دنیا زۆر گەرمە ئیتر هەنجیرەکەمانە چین و کرێکارمان لەگەڵایە و جەماعەتی خۆمان و وەڵایی زیاترەکەی عەرەبە چکم هەموو بڵێن خاڵە بازیانی هەمووی باخەیە ماشەڵا ئیتر ئەوەی هەمووی لەگەڵ خۆیان دەرەچێت زۆری کرێکارەکانمان عەرەبە ئیتر ژن پێ پیاوە بێ فەرق ناکات زۆر تەئسیرمان لێکە ناتوانین یعنی ئەم باخە کە گەرما بێ بوخەکە هەڵمەکە ئیتر تەواو یعنی ئەو فترەیەکی کە دنیا زۆر گەرم بوو بڕوا بکە زەختمانە ئەم باخە داوەزی نەمانەتوانی کاری تیا بکەین حتا تەئسیری لە دارەکانیش کرد لە هەنجیرەکانیش کرد هەنجیرەکەی سیس کردەوە ئەرە وەڵا هەتا کاری لە هەنجیر و باخەکەش کرد ماشەڵا زۆر ماندوو بووین تایە دارەکان ناخۆشە چنینی اینجا دوای ئەوەش ئەم حکومەتە هیچ هاوکاری ئەم خاوەن باخانە ناکە ئەم ڕستقە جوانە خوای گەورە دایناوە بە هیچ بابەتی ئاور لەم جووتیار و فەلاحانە ناداتەوە شوێنێکیان بۆ دابین کە ئەم هەنجیرە بڕوات لەسەر ئەو جادەیانە ئەفرۆشرێ بە پارەیەکی کەم لە دەستی فەلاحەکانە گرنەوە هاوکاری نەکردنی ئەم خاوەن باخانە لەلایەن حکوومەتەوە وای کردووە هەم نەتوانن وەکو پێویست کارەکانی خۆیان بکەن و هەم توانای کڕینی دەرمان و دژە نەخۆشییان نییە کە زیان بە باخەکانیان دەگەیەنێت بۆیە وەکو خۆیان دەڵێن ئەگەر حکوومەت هاوکاریان بکات ئەوان دەتوانن بەرهەمی زیاتری هەنجیر بخەنە بازاڕەکانی کوردستانەوە. چیانووری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ گوندی خاڵۆبازیانی پارێزگایی کەرکووک.
بەڵە بەڕێزان دەچینە لای پاملێرانمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سەرەتا دەچینە لای ڕامیار بۆ وەرگرتنی زانیاریەکانی ڕۆژ لە شاری سلێمانیەوە. ڕامیار سڵاوی خوا لێبێت بە هیوای تەندروستێکی باش بۆ خۆت و ستافەکەت. ئەگەر بکرێت ئەو زانیاریانەی لای تۆیە بۆ بینەرانمان باس بکەیت لە شاری سلێمانی چی هەیە و چی دەگوزارێت دەمەوێت زانیاریمان بیتێ. بەڵێ سڵاوی خوا لێ وەستا لە دیارە ئێمە ئێستا لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانیم. ئێستا سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان و ئەندامانی لیژنەکە هاتوون بۆ نووسینگەی بۆ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانی. ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت ئێستا لیژنەکە لە کۆبوونەوەدان لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی کۆبوونەیەک ئەنجام بدەن لێرە کۆبوونەیەک ئەنجام بدەن لێرە دوای ئەوە بڕیارە دوای ئەوە بڕیارە سەردانی هەرگەی لیست بکەن لە شاری سلێمانی هەرگەی جپسی لیست کۆبوونەوەکە لێرە بەڕێوە چێت لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی و ئەندامانی لیژنەکە. قەڵارکێ لە دەنگی منە ئەوەی کە دەیبینێن سەرۆکی لیژنەی کشتتوکاڵی سلێمانیە و هەروەها بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی کە لە ئێستا لە کۆبوونەوەکە لێرە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بە مەبەستی گوێگرتن لە گیر و گرفتەکان ئەو گیر و گرفتانی کە لە کشتتوکاڵی سلێمانی هەیە و هەروەها ئەو داواکاریانەی کە ئەیانە گوێ لە داواکاریەکانیان دەگیرێت و دواتر سەردانی کارگەی جپسی لیست دەکرێت لە بازیان. دیارە دوای ئەوەی کە لێرە کۆبوونەوەکە ئەنجام بدرێت بڵێن سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان و هەروەها ئەندامانی لیژنەکە سەردانی کارگەی جپسی لیست دەکەن کە دەکەوێتە شاری بازیان ئەمە. بەڵێ ڕامیار سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ڕامیار. دەچینە لای راپۆرتێک لەبارەی بەرهەمی شووتیەوە پێکەوە بینەری دەبین با بزانین هاوکارانمان چیان بۆ ئامادە کردوین. ئێرە قەزای پێنجوێنە وەرزی چنینەوەی بەرهەمی شووتیە. شووتی پێنجوێن ناو و ناوبانگێکی تایبەتی هەیە و گوێزی هەورامان ئەمیش ڕکابەری شووتی هەموو کوردستان و بگرە عێراقیش دەکات. جوتیارانی پێنجوون وەک هەموو جوتیارەکانی دیکە گرفتی ساغنەبوونەوەی بەرهەمەکانیان هەیە کە بەهۆی بێپلانی حکوومەتی هەرێمەوە ڕووی لە جوتیاران کردووە. جوتیاران هەر قوڕە پێون ئەمنانە سودانیەوە بە قەرز لە دەرمانەوە بیگرە لە بۆریوە لە کرێکارەوە ئەیتر زەحمەتەکەی بابیۆسێت. من داواتان لێکەم بەرپرسەکانی حکوومەتی هەرێم وامەکەن لە میلەتە یعنی بەڕاستی ئەمە شتێکە درۆ نییە بە یەکجار لەم سێ ڕۆژە چۆن بۆ بازاڕشکە شووتی 400 بوو ئیسە دەریجە 100 ناکات. بەڕێوەبەری کشتتوکاڵی پێنجۆنیش دەڵێت بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆیی هاوردەی شووتی لە دەرەوە قەدەغە کراوە بەڵام بە پێی زانیاریەکانی پەیام هاوردەکردن بە قاچاق بەردەوامی هەیە. چەند ساڵی ڕابردووە وەزیر بڕیاری ئەوەی دەرکرد کە باش بخرێتە سەر هاوردەکردنی بەرومەکانی دەرەکی کە ناخۆی داخلی ناخۆی هەرێمی کوردستانە بێ بەڵام لە ئێستادا هەر بڕیار دەرەکرێت لەسەر ئەوەی کە قەدەغەی بەرهەمەکان بکەیت لە کاتی پێگەشتنی بەرومی ناخۆی هەرێمی کوردستان. ناوبانگی شووتی پێنجوێن تەنها لە هەرێمی کوردستاندا نەماوەتەوە بەڵکو ڕۆژانە دەیان کەس لە ناوچەکانی ناوەڕاست و خواری عێراق ڕوو لە قەزای پێنجوێن دەکەن و شووتی بۆ ناوچەکانیان دەبەنەوە. ڕەگی نفسیە 15 ساڵ من لێرە کار دەکەم. خەڵکی کوردستان خەڵکێکی باشن کە شوهەوای ئێرە زۆر باش و گونجاوە هەرچەندە بەرهەمەکان قازانجی زۆر نییە و ڕێژەیەکی بەرزی نییە لە بازاردا بەڵام گرنگترین شت ئەوەیە خەڵکی قەزای پێنجوێن زۆر باشن و ڕێکوتنمان هەیە ناوچەیەکی هێمن و سەلامەتە بۆ بازرگانی کردنمان حکوومەت هاوکاری و هەمانگی جوتیارەکان ناکات بۆ کەمکردنەوەی تێچوونی بەرهەمەکانیان. هەرێمی کوردستان بە گشتی ناوچەیەکی لەبارە بۆ کشتتوکاڵ بەڵام بێپلانی حکوومەتی هەرێم ڕێگر بووە لەوەی کە زەویە کشتتوکاڵیەکان
وەک پێویست سوودیان لێ نەبیرێت هاوکات ساغنەبوونەوە و پارەنەکردنی بەرهەمی جوتیاران و فرێدانی سەدان کیلۆ بەرهەمی خۆماڵی بەهۆی پارەنەکردنەوە جوتیاران لە کوشتپاڵکردن سار کردووەتەوە کە ئەمەش هەمووی لە سۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. سوێ محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ قەزای پێنجوون. وەڵە بەڕێزان هاوکارمان پامنێرمان لە کەلار راپۆرتێکی لەبارەی نووسەرێکی دیاری کوردەوە بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری و راپۆرتە دەبین فەرمو. من ناویسیانی مستەفا سعید علی لەدایک بووی ساڵی 1966 لە گوندی محمود قەجەری قەزای خانەقین. لە ساڵی 1985 خانەی مامۆستایانی سلێمانیم تەواو کردووە. پەیوەندی من لەگەڵ خوێندنەوەدا دەگەڕێتەوە بۆ سەردەمی مناڵیم لەبەر ئەوەی لە ماڵی ئێمەدا کتێب هەرگیز نامۆ نەبووە. من کە چاوم کردەوە لە ماڵێکە گەورە بووم، ئامۆزاکانم لەگەڵ مامم خوێندەوار بوون، خوێندەواری چاکیش بوون، خاڵم خوێندەواری چاک بوو. چکو گوندی ئێمە گوندی محمود قەجەر هەر لە ساڵی 1948ەوە قوتابخانەی دەوڵەتی تێهاتووە و پێشی ئەوەش حجرەی تیا بووە، مزگەوتی تیا بووە. لەبەرەوە ئەمە هەمووی کاریگەری هەبوو لەسەر خەڵکی گوندەکە، ینی خەڵکی گوندی ئێمە بەگشتی پەیوەندیان لەگەڵ خوێندنەوە و لەگەڵ کتێب و لەگەڵ یعنی معریفەتە هەبووە. بۆی ئەو کاریگەریە لەسەر منیش تەسیری هەبوو و ئیتر هەر بە منداڵی من حەزم بە خوێندنەوە کرد، بە تایبەتی لە دوای ساڵی 1970 کە هاتینە شاری کەلار. یەکەم ڕۆژ کە هاتینە شاری کەلار ڕۆژی دووەم من چوون بۆ بازاڕێک سەر چوومە کتێبخانەی نیشتیمان ئەو کاتە هەبوو، مەکتەبەت الوەتەن هی مام سابیری کوێخا محەممەد بوو بە ڕەحمەت بێت. ئیتر لەوێ یەکەم کتێبم کڕی، کتێبی گێلە پیاو بوو کە لە نووسینی عەزیز نەسین و وەرگێڕانی مامۆستا عەبدوڵای حەسەنزادە کە هێنامەوە خوێنمەوە. کتێبێکی یەکجار گرنگ و جوان و بە کوردێکی تەواو ڕەوان وەرگێڕا بوو. ئەو کتێبە زۆر تەسیر و کاریگەری لەسەر مندانا. ئیتر دوای ئەوە کتێبەکانی تر هەرچی ئەهاتنە کەلار من ئەم کڕین و ئەم خوێندنەوە. هەموو عمرت عبورێکە مەقام و منزڵت ئاخر لەکن جەمعی قبورێکە دڵم بەردە ئەگەر شاخە بە چاوی سووکی منواڕێ بە خۆڕایی نەسووتاوە ئەمیشە کێوی توورێکە شوعاعی ڕوت لە گەردندا دیارە دڵ دەسووتێنێ بنازم بەم تەجەلایە چ خورشید و بلورێکە لە خەڵوەت هاتە دەرسۆفی گڵ و بەندی بەسەرمادا مەکەن مەنعی لەبەر خەڵوە ئەمیش تازە غرورێکە غەمی چاوت لە چاومدا هەمی قەدت لە سینەمدا لەبەر سستی و زەعیفی ئەم خەوە ئەو ختورێکە بەظاهر شادمانیمە لەبەر کەتمی هەموو دەوران کە ناڵی گەر بناڵێنێ ئەمەش نەش ئەو سرورێکە. لە ساڵی 1970 کوتم یەکەم بابەتی وەرگێڕانم لە ڕۆژنامەی هاوکاری لە بەغداد بڵاو کرایەوە. زۆر بۆ من یعنی دەڵێن هەنگاوێکی گرنگ بوو، گواستنەوەیەکی گرنگ بوو لە ژیانی مندا. بەدوای ئەوەدا چەند بابەتێکی تر وەرگێڕا ئەو کاتە لە ڕۆژنامەکانی هاوکاری و لە ڕۆژنامەی ئاسۆکە لە بەغداد دەردەچوون بڵاو بوونەوە. بەڵام وەکو کتێب یەکەم کتێبم لە ساڵی 2005 وەرگێڕایە سەر زمانی کوردی کە کتێبێک بوو بە ناوی سەیر و سەمەرەکانی جیهان. ئیتر بەدوایدا کۆمەڵێک کتێبی ترم وەرگێڕا، لەوانە بانکی زانیاری بە 4 بەرگ لە 2 کتێبدا و مێژووی ئوروپا لە سەدەکانی ناوەڕاستە، شارستانیەتی ئوروپا لە سەدەکانی ناوەڕاستە، مێژووی ئوروپا لە سەردەمی ڕێنێسانسەوە تاوەکو شۆڕشی فەرەنسا، مێژووی نوێی ویلایەتی یەکگرتووەکانی کۆمەڵێک کتێب بوون بە دوای یەکدا هاتن تا ئێستاکە کۆی بەرهەمەکان کە وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی 12 کتێبن و کتێبێکیشم بە نووسین هەیە لەسەر گوندەکەی خۆمان محمود قەجەر کە کتێبێکی متەواضعە لە ساڵی 1996 بە ماوەی 27 مانگ توانیم ئەو کۆمەڵە زانیاری و ئەو کۆمەڵە وێنە و دیکۆمەنتانە لەسەر گوندەکەمان ئامادە بکەم و بۆکو کتێبێک بە چاپی بگەین. یعنی ئێستاش کۆمەڵێک کتێبی ترم وەرگێڕاوە ئامادەن، هەندێکیان ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکدا چاپە بێ و هەندێکیشان ڕەنگە بۆ زوانە چاپ نەبێت.
ئەمە کۆی ئەو پێنووسانەیەکەوە لە نووسینە بەکارم هێناوە هەمووی لە جۆری سۆفتە کۆی ئەم پێنووسانە 390 نزیکەی 3 پێنووسە هەر یەکەیان کیلۆمەترێک ئەنووسێ هەر یەکەیان بە درێژی 1 کیلۆمەتر ئەنووسێ و هەر یەکەیان بە نووسینی من 85 بۆ 90 بۆ 85 ئەیفۆر خوێندنەوە ینی تایبەتمەندی خۆی هەیە بۆ هەر هەموو ملەتێک بۆ هەموو گەلێک بۆ هەموو کەسێک ینی ئەو مرۆڤانەی کە دەخوێننەوە کەمتر هەڵە دەکەن کەمتر زیان دەگەێنن و زۆرتر سوود دەبەخشن بە خەڵک بە بەرامبەر بە ژینگە بە کۆمەڵگا بۆیە خوێندنەوە زۆر گرنگە و خوێندنەوەش ماندووبوونە چاو و مێشک و سەر و پشت و هەموو شتی لەسەر دادنی بەڵام لە نەتیجەدا تۆ دەگەیتە گەوهەرێک لە دنیایەکدا کە پێڵێن دەریای گەورە تۆ ئەتوانی لەو دەریایەدا کە دەریای خوێندنەوەیە گەوهەری خۆت دەربێنیت و ببیتە کەسێکی سوودمەند ئەگەر ئێمە مێژووی گەلان بخوێنینەوە دەبینین گەلان بخوێننەوە پێشکەوتون بەڵە بەڕێزان دەچینە لای هاوکارم جەلال محەممەد کە لە دەرەوەی ستۆدیۆ میوانێکی دەبێت قسە و باز دەکەن لەبارەی گەڕانەوێت بینەرانی عزیز سپاس بۆ هاوکارم تاکسەلەر لە ستۆدیۆکانمان لە پەیامی ڕۆژ بینەرانی عزیز دیارم چاوەڕەمان قسەکردنە لەسەر گەڕانەوە بۆ سروش لە چوارچێوەی پرۆژەیەکی تایبەت و دیاریکراودا کە ئەم پرۆژەیەکی بەرفراوانە و چەندین بابەتی جیاواز و جۆراوجۆر لە خۆی دەگرێت کە کارکردنە بۆی کە ژیانی ئێمە بگەڕێنێتەوە بۆ کاروبارە ئاساییە سروشتیەکەی ڕابردوو لە نمونەیەوەی کە من ئێستا لە کێڵگەیەکی پەلەوەری مریشکدام لە ڕابردوودا بە جۆرە لە جۆرەکان ئەم مریشکانەی کە ئێستا لە دەواژنەکان بەرهەم دێنرێن زۆر کەم بوون هەمووی مریشکی لادێ و سروشتیان بەکاردێنەیە مەسرەف دەکرد بەڵام ئێستا ئەم پرۆژەیە کار بۆ دەکات ئەم مریشکانە جارێکی تر یاخود بەرهەمەکانی دیکەیان بگەڕێنەوە بۆ سروشتی بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە قسەکردن لەسەر پرۆژەکە میوانداری زۆر بەڕێز کاک کوردو عزیز خاوەنی پرۆژەی گەڕانەوە بۆ سروشتمان کردو کا کوردو زۆر سپاس بۆ دەرفەتە زۆر سپاس پرۆژەکەتان تەپانێسە من بەس پەلەوەرەکای بینم چی و چی لەخواگرێت وەڵام مریشکە و بڵێن حیوانی بچووکە و حیوانی گەورە و بڵێن وەکو مانگا و ژێرەکە و قاز و ماسی و بزن و ئەیتر خۆی ئێمە پرۆژەکەمان لە ناو شەتڵگایەکی گەورەیە لە بۆی تاسفوجە ینی هەموو شتەکانی پێکەن ئێمە کاتی خۆی کە ئەم پرۆژەمان کردەوە عدمان نابە بە خەڵکی کوردستان کە بە نزیکترین کات هەموو شتێکی بایە و سروشتی خەینە بازارەوە بالفعل ئەم ساڵ خیار و تەماتە و سەڵزەوات و بڵێن بامێ و بیبەر و هەموو نوعەکانمان بە شەیەکی سروشتی خستە بازارەوە و مریشکەکەش ئیمڕۆ دەستەکەین بە بازارکردنی کە 12 لەخوا بە زیابێ ئەیش زۆر نەجاحەتێکی باشی هێنا بە سەوزە و بڵێن بە پێکادەی سروشتی بەخێوەکەین و زۆر سەحەتیشان باشە و ئەو کاتەش بۆ تام و چێژەکەیش دەتوانن هاوڵاتیان قەرار بن بەڵام دڵنیایانەکەینەوە هەم حیوانەکانمان هەم ماسیەکانمان هەم پەلەوەر و هەموو شتێک هەمووی بە سروشتی بەخێوەکەین بە وێنجە و بە سەوزەعات کەواتە دیارە پرۆژەکەتان بەرفراوانە شوێنی جوگرافی پرۆژەکە چەندی داگیر کراوە و هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت بۆم پرۆژەیەتان هەیە و چەند ساڵە خەریکی ئەم پرۆژەیەنێەوە ئێمە پرۆژەکەمان تقریبا لەسەر 550 دۆنمە تقریبا تا ئێستا 250 دۆنیمان بەکارهێناوە وەکو لایەنی پەیدیدار زۆر سپاس با لێرەوە بڵێم بۆ جەنابی کاک دکتۆر هەواڵ زۆر هاوکاری کردوین دەستخۆشی لێەکەین کە شتەکانی کە ئەزانێ باشە و بە نرخە و بەسوودە بۆ میلەتەکە زۆر تەرژای کردوین و لایەنەکانی کەش عینەن شت هەموو دەستخۆشییان لێ کردوین و هیوادارین پرۆژەکەشمان سەرکەی و گەورەتریش یەکەین یانی ئێستا حالی حازر ئەمە 20,000 مریشکمان پێگەشتووە
کە ئەمڕۆ دەسەکەین بە فرۆشتنی و بیستی کەشمان لە ئامادە باشیە لە شوێنی حەزانەیە ئەیتر بۆ ئەوەی خەڵکەکە بێبەش نەبن پەرەی پێ. پرسیارێکم لێ کردی وتم بە جوملە دەیفرۆشن یا بە چاک مریشکە؟ بەڵێ. وتت بە چاک دەیفرۆشن. بۆچی بە چاک؟ پرۆژەیەکی بەم گەورەیەی کە هەتانە بە چاک و بەتایبەتی ڕەنگە تۆزێ دوور بێ لە ئاوەدانی پرۆژەکەتان قازانجی لێوە ناکەن لەوەی کە ئەگەر بە جوملە بیفرۆشن؟ بە تاگیر بە جوملە هەموو شتێک ئیسفادەی زیاترە و بڵێن سەریعترە، بەڵام ئێمە ئەم پرۆژەیە چونکە تازەیە کەس نەیکردووە تا ئێستا لە بڵێن لە کوردستانە ڕوا ناکەم لە شوێنەکانی کەش کرابێ، مەبەستی سەرەکیمانەوەیە بیخینە ماڵەکانەوە. ڕاستە جوملەکەش ئەیبادێ خاتە ماڵەکانەوە، بەڵام ئێمە بەرنامەمان وایە بەڵێن خەڵک کەمتر بیبە تاموتێژی لێ ببینێ و کاتە خۆی بڕیار بە، بەڵام ئێستا زەلامێ بێ لەوانەیە کابرا سەرمایەدار بێ 500 ملیشێک خاتە مجەمیدەکە و لەوانێت 200 ماڵیکە بێ بەشە بێنەوە لە بەرەی ڕاستە بەپێ عەدە زۆرە، بەس بۆ بڵێن بۆ شارێکی وەکو سلێمانی کەمە. جیاوازیەکە لەگەڵ مریشکەکەی دیکەی بازاڕە چۆنە؟ وەڵا لە 100 جیاوازی هەیە. لە چی ئەم جیاوازیە خۆی دەبینێتەوە؟ ئەم جیاوازیە یعنی ئەگەر بڵێ لە تام و چێژ و پتەوی مریشکەکان و بڵێن ئێسخانیان زۆر ڕەخە، یعنی ئەگەر بڵێن خەڵک بیبات بڵێن ناتوانێت ئەمە بڵێن مریشکێکی کە بەوەی ئێمە بفرۆشە ئەگەر یەکێک لی بخوا یەکەم جار. اینجا ئێمە بۆیە بەرنامەمانەوەی بە مفرەد بیفرۆشین بۆیە خەڵکەکە ئەگەر جارێک لە ئایندەیە خسمانە بازاریشەوە، یعنی هیچ کەسێ نەتوانێت بڵێن هەڵیان خەڵەتێنە فێڵیان لەکە بڵێ ئەوەی ئەو پرۆژەی گەڕانەوە بۆ سروشتە، یعنی یەک جار ئەگەر تامی بکە بەس لە کاتی لێنانەکە و خواردنەکەی ئیتر جارێکە خۆی ئەزانێ ئەمە ئەو مریشکەی ئەم ئەو مریشکانی، یعنی لە تامە لە ڕەنگە لە ئێسقانە لە پتەوی گۆشتەکەیە لە بۆنە بە هیچ شێوەیەک بەوەن ساردی نییە، نە بە کاتی سەربڕین نە بە کاتی بڵێن پاکردن نە بە کاتی لێنانیش. چیان دەرخواتەدا؟ ڕەنگە خۆراکەی بێکادرێتە مریشکەکان. ئێمە خواردن ئێستا ڕۆژانە نزیکەی 2 تەن و نیو بەسینیانێنە، بەس وێنجیانێنێ وێنجە و سەوزەوات و پیاز بەخوا پیازیش نزیکەی 1200 کیلۆ ڕۆژانە پیازیانێنێ، ترشیانێنێ، لیمۆیانێنێ، سیریانێنێ، هەموو سەوزەکان کەوەرکەرە وز مەعدەن وز. ئەمە دیارە بارگرانیەکە بۆ سەر شار زۆر زۆریش. بەڵام لە نرخی فرۆشتنا چۆنە؟ وەڵای نرخی فرۆشتنەکەمان یعنی دیاریمان کردووە مریشکەکە بە 3500 بە زینوێتی، بە پاکرایش بە 5 ڕۆڵاک. بە پاکراوی. واتە جیاوازی هەیە لەگەڵ مریشکی بازاڕ؟ بەڵێ جیاوازی چونکە ئەمە گرانترەکە لەسەر خۆمان، یعنی زۆریش لە داواجنەکان گرانترەکە. زۆر باشە. پرۆژەکانی دیکە باس لە حیوانی بچووک و حیوانی گەورە و ماسی و قاز و هەموو ئەوانە. بەڵێ. بابچین ئێستا ئەوان کەی بەرهەمتان دەخەنە بازاڕەوە لە پرۆژەکە؟ ئێستا لەمڕۆ بڵێن حیوانی بچووک ئەتوانن خەڵک بیکڕێن، بەڵام وەکو بڵێ مانگا و جۆرە کەوشتەکان و بزنی مەرەزەکە ئەوانە لەبەرەی کەمێتێکە ئەمانەیە زیایکەین جاری ئەوانەمان وەستان و بەس حیوان وەکو بەرخ ئەتوانن خەڵک بیبات بڵێن لێمام کردە. ئاژەڵی گەورە ماوێتیش؟ ئاژەڵی گەورە ماوێت. قازەکە ماسیەکە؟ قازەکەش ئێمە لەبەرەوەی ئێستا لە کاتی یەلکایە قازەکەش ناتوانێت، چونکە قازی ئێستا خەڵک زۆر حەزی لێنێ لە مۆختای تر لە مان 11-12 تر لە مان 11-12 فرۆش. ماسیەکەش وردە ئێستا تقریبا کیلۆ ڕۆب ئەوانەیە ئەویش لەوانەیە لە مانگی داهاتووە ماسیەکەش بکەینە بازاڕ. زۆر باشە. تێچووی ئەم پرۆژەیەتان کە ماوەی 2 ساڵە سەرخاڵین تا ئێستا هیچ مەزەندەیەک کراوەلەوەی کە چەندە تێچووی بووە بۆتان؟ بەڵێ تێچووەکەی تقریبا نزیکەی 25 میلیۆن دلار. 25 میلیۆن دلار. بەڵێ. ئایا سەرمایەدارێک 25 میلیۆن دلار لێرە بخاتە ناو پرۆژەیەکەوە گەرانتی هەیە کە لای ئێمە بتوانێت زەرەری لێ نەکات؟ وەڵاهی بەر لەوەی کە ئێمە گوێمان بە زەرەر و خانجاز نەیاوە، هەمە ئێمە ئەم ئیشەکەیکەین مهم مرتاحین، مهم ئەوەیە شتێکی پاک و جوان. ئێستا من خەیار و تەماتەکەم
لە خیار و تەماتەی کە ئایان و کوردی لەوە پاکتر و لەوە تامی خۆشتر بوو هەر عینە شەرەمان برد لە عەلوەکە تەوزیعمان کرد بەو خەڵکەیە ڕاستە ئەوەی ئێمە سەریعترە فرۆشتا هەرچەنە نرخەکەشی هەر لە عەلوە خۆی فەرقی هەبوو بەڵێن زیاتریە کرد بەپی ئەوەی کە تامی خۆشە و جوانەوە ئەمانە بەڵام خۆشەر نییە تۆ بڕۆی بەڵێن بۆ نمونە بەڵێن خەستەخانەیە دروستکە یان مزگەوتێ دروستکە یان بڵێ ئەوە خێرە بڕۆی لە بەرچاوی کامێرە و ئەمانە بڵایی بکەیتەوە تۆ شتێکی ئاوا دروست بکە ئیسفادەی هەیە بۆ دەوروبەرێ بۆ وڵاتەکە و بۆ خۆ بۆ کەسوکارێ بۆ مناڵێت من ئەوە بەکارێکی خێریەزانم خۆ ئێستا گەر پرۆژەیە ئەم پرۆژەیە بۆ ئەوە نەمان کردو ئێستا ئەم خێر لە مریشکانە بکەین خۆ دەزانانی ئەگەر مەبلەخێکی ئاوا سەرف بکەی ئەبێ ڕۆژانە ماپارەیەکی چاکە دەستکەیە بەڵام ئێمە ئەوەی کە دەستخۆشیەکانی خەڵک و دوعاکانی خەڵک لای ئێمە هەموو خێرەکی دنیا زۆر باشە باس لە بزنی مەرەزە کرد لای ئێمە ئێستامە زۆر کەمە یا لە هەندێک ناوچەی تایبەتە بەڵێ چۆن بۆ بیرچان لەمە کردوەوە ئەمە چۆن دەیخەنە بازاڕ ڕۆسبێن و دووسبێنێ واللهی بەڵێ منیش لەو شاخانەی دەوری قەندیلەوانە هێناومە وەڵی من کاتی خۆی 2 ساڵەمەوە پێش دانەیەکم بۆ هەو زۆر تامی خۆش بوو باوەسی گۆشتیش بەرەمیان دێنە بەڵێ بەڵام بەڵێ ناڵم کە خواردم تامەکەی خۆش و دەمێک بوو بە شوێنی ئاگەڕاویتە کە ئەم پرۆژێم کردوتم مادەما کە ئەوەش زیاب بکەم و لێرە و بۆ فرۆشتنیش داینێم بەڵام خەڵک زۆر داوایەکات چونکە کەمە ئەبێ هیچ نەبێ زیایانکەی و اینجا بخیتە بازارە چونکە ئەگەر ئێستا ئەمووی بفەوتێنی بۆ زیان ناکرێت زۆر باشە دیارە ئەو مەودایی کێوە داگیرتان کردووە یا پێتان درراوە لە پرۆژەکەتانە جێبەجێ دەکرێن 500 دوانمە پێم وایە بەڵێن 500 وام هەموو پرۆژە بچووکەشتان لە ناو پرۆژە گەورەیە هەیە هەلی کارتان چۆن ڕۆخساندووە بۆ خەڵکی وەڵای ئەمە تقریبا ئێستا نێزیکی 300 نەفەر زیاترمان هەیە لێرە خەڵکێکی باش لە لامان ئیشەکەون و خەڵکێکی زۆرمان لایە و ئایلە و ئەیتر زوگورتی و هەموو نوعایك لە لامان ئیشەکەن و ئەو تقریبا 2 دانە ساڵیشە هەموو دڵیان بە ئیشەکە خۆشە و ئێمەش دڵمان بەوانیش باش واتەوە 300 کەس هەلی کارتان ڕوخساندووە بەڵێ ئەگەری هەیە ئەمە فراوانتر بکرێت وەڵاهی من ئێستا لەم ماوەیە زیامان کردووە بەڕاستی بەس ئێستا داتاکەم لە بەردەمان نیە لەوا چیە ئەم ماوە 20 کەس زیاتری کردوێن ئەمانی کە وەریان دەگرن بە تایبەتن بە بواری کشت و کاڵ و ئەمانی کە نەخێر ئەوانی کە وەریانەگرین هەمووی خۆمان بڵێن فێریانەکەین چونکە ئەم ئیشە عیلاقەی نییە بەسەر خوێندن و بە عینمەوە ئەمە عیلاقەی بەسەر هینەوە هەیە عیلاقی بەسەر زەوقەوە هەیە بە تااقەتەوە هەیە یعنی ئێستا و شوێ عیلمەکەی ئەوەیە کە خەڵک بەخێوێکە ئەمە شێوە عشارێکی ئێمە بەخێوێک بەشی گوڵخانەکەشتان هەیە مەشتەڵەکەم ئەمە چۆنی کاری تاکرێەوە پێم وایە تۆزی ڕەنگە کۆنتر بێ بەتایبەت لەوەی کە بەرهەمی لە بازاڕا بێت بەڵێ ئەوە 2 ساڵ و ئێستا تقریبا واچێتە 5 مانگە ئەو شەتڵگایەمان کردوەکە کە گەورەترین شەتڵگایە لە هاستی کوردستان و عێراقا یعنی سەرکەوتنی باشمان بەدەستێناوە ئینتاجی باشمان هەیە مشتری باشمان هەیە و تاسیراتی چاکیشمان کردووە لە هاوردەکردنی زۆر شت کە لە دەروی وڵاتەوە شتێکتان خزمەت کردووە بە شەخامی گشتی سلێمانی وەڵا زۆرش بەرهەمی نەمامتان چۆنە ڕۆژانەیە ساڵانەیە نەخێر ڕۆژانێ ڕۆژانە چەند نەمام دەخەنە بازاڕەوە وەڵایی ئێستا بەبووی حکمیەوەی کە من خۆم خەریکی ئەم پرۆژەیانم وەکو داتاز لە بەردەستمان نییە بەڵام شتێکتان لا نییە وەڵا زۆرە خەینای پرۆژەکان زۆر پرۆژە هەیە لە لای ئێمای بە حکومیەکان لای ئێمەیبان ئێمە خۆشمەکاری هەر بۆ خێرەی نێرین بە دایرەکان و مسکەوتەکان و بەعزە شوێن و ئەمانە بەس ئێستا دەبەرەوەی 2 مانگە خەریکی ئەم بەڵێن پرۆژەی پەوەلەوەر و حیوان و شتم داتای تازەم لا نییە زۆر باشە لەسەرەوەی کە بۆ نمونە مریشکەکە دەزانێت بازار ینی چەندە پێداویستی بازار دەتوانێتەوە دابین بکەن لە مریشک بێ سبێنێ لە ئاژەڵی بچووک بێ یاخود ئاژەڵی گەورە بێ چەند نەتوانن بازاڕی پێدابین بکەن لەوەی کە پێداویستیاتی بازارە
والله ئێمە بیدایەتە یعنی ئێستا ئێمڕۆ بسم الله ئێمڕۆ دەستمان کرد بە فرۆشتنی وردە و وردەشتەکان یعنی کە بە تایبەتی مریشکەکە بەڵام ئێمە ئەبێ سێری بازاڕیشکەین تەڵان خەڵکەکەش بە سێری دەمی خەڵکەین بزانین ئایا شتەکانی ئەوەی کە ئێمە ئێڵێن ئایا وایە خەڵکی ئەو مریشکێکە من ئەڵم تامی خۆشە وایە وەنی نایە و دوان ساردی لێ نایە ئەویش واڵێ یام ئێمە دیعایەکە بۆ یەکەین بە تاکیدمەوەی کە من قەنەعاتم بە ئیشەکەی خۆم و بە بڵێن مریشکەکان و حیوانەتەکان وانی کە خۆم ئاگام لێ چۆن بە خێوانەکەین من دڵنیام ئەم ناتوانین بڵێن پێداویستی خەڵک هێنکەین بەم کەمیەتە لەبەرەوەی زۆر کەمە ئەمە بەڵام ئێمەش تاقیەکەینەوە ئەمانەیە بزانین خەڵکەکە چیمان پێڵێ ئایا ئەڵێ فەرقی نییە لەگەڵ داواجینەکانە فەرقی نییە لەگەڵ ئەوە بۆن تۆی تۆش بۆن ساردی لێ ئەوەی تۆش گەر بۆ پلانی خۆتان خواستی لەسەر بلۆی کە لە ڕووی چێژ و لە ڕووی تام و سوود ومانەوە باسی دەکەن ڕۆژان توانای بەرهمێنانی چەندتان هەیە بۆ نمونە لە مریشکەکەیە ئێمە لەوانەیە بتوانین یعنی ڕۆژانە تا 3000 بکەین لە ئایندا 3000 مریشک لایندا پرۆژەکانی دیکەچی کەی دێنە بەرهەم ئەوەی کە پلانتان بۆ داناوە وەڵاهی خۆی نییە هەمووی ئەبێ بڵێن سەرکەوتنەکە بەدەستێنێ یعنی ئێستا ناڵێم ئێمە مریشکەکە 100% یعنی حیوانەکەش ئێمە نەمافرۆشەوە خەڵک بەس دوێنێ برادەرێک داوای کرد تەلەفۆنی بۆ کردینەوە زۆر لێ ڕازی بوو یعنی بە تامی بە ڕەنگی بە پتەویەکەی حیوانەکە توانێت تامی گۆشتەکەی تامی حیوانێک بدا لە گوندە دوورە دەستەکانە بەخێوکرابێت بۆ لێرە چیانە دەنێ ئەمە بە وێنجە و بە هەرزن و بە هەر گژوگە و جویانەینێ ئێستا گوێت تامی حیوان زۆر خۆشەکە یعنی سوادەشی هەیە بەس خەڵک ناوێرێ بیاتێ لە بەرەوەی ئەڵێ ئەتاقەیە و نازانم ساڵێکە بەڵام ئێمە تدریبمان پێکردوون فێرمان کردوون کە وردەوەمان لێکردوون ئێستا حەزەکەی لە بەرچای کامێرە بەتەنگ بۆیاندانێ هەر لەبەر یان نەمێنێتەوە یەک کێشەیان نیە وێنجەشمان زۆرە نزیکەی 30 دۆنمان کردەوە بە وێنجانێنە هەرزن زۆر ئیسادەی هەیە لەوانەیە خەڵک زۆر بیری لە هەرزن نەکردوێ هەرزن کە ئاڵەم هەرزنێک تۆوەکە ناڵم سەوزێکەی یعنی ئەگەر ئێستا بیبینن لێ تقریبا 10 دۆنمان کردووە ماشەڵڵاوانە بەرز بۆتەوە یعنی لە ڕێی عیلمیەکەشەوە ڤیتامین و چاوری و پرۆتین و هەموو شتێکی تقریبا وەکو وێنجەکەوە لە دوای 15-8 تقریبا 30 دۆنمەکەین بە بەرسیمیش زۆر ئیسفادە هەیە بۆ مریشک و بۆ حیوانات بۆ هەموو شتیان ئەم پرۆژەیە کە لێرە جێبەجێتان کردووە حکوومەت زەویەکەی بۆ دابین کردووە؟ ناوەڵ دوو جاریش کڕێمانەتە دوجاش کردتان چونکە ئەمە زۆر کرنگە ئینسانێک کە پرۆژەی هەبێ مرۆڤێک بتوانێت پرۆژەیەکی بەم باشیە بۆ خزمەتی خەڵک بۆ خزمەتی بازار بەگشتی بخە دروست بکە و بنیاد بنێ بۆچی دەبێ حکوومەت هاوکاری نەبێ لە کاتێککە باز لە بوونی پرۆژەی بچووک و قەرزی پرۆژەوەمانە زۆر دەکرێت وەڵی من هەموو جارێکیش بتومە ئەگەر دەست نێ نەڕێمان ئەمە پێویستمانەوەیان نییە و سپاسیانەکەین ئێمە ئیشەکانەکەین بەس ئەوەنێ ئەقلەوە دروست نەکەن یعنی پێشتر یعنی پێش 2 ساڵ لەمە بشکە و پرۆژەیەم کرد جوانترین پرۆژە بوو مەجموعەیەک هەبوو ئەوانش هەر شارەکەیان وێران کرد شکورە لەخواوە زیابێوانە لە سەر حکومیش نەماون و بڵێن وەکو دایرەکان من دایرە بچووکەکان ئەڵێ من ئەگینا وەکو حتا لە ئاستی ڕێز و زەراشە دەستخاشی لە ئێمە کراوە بەڵام لە دایرە بچووکەکانە ڕێگیری هەبوو بەس ئێستا لەخواوە زیابێ زۆر دەستخۆشیمان لێکەن و ئیشەکان باشە ڕوا لە ڕێەوە مەجموعەیەک هەبوون لەم شارە زۆر خراپبوون یعنی نانێش پرۆژە پێشکەوێ بەس ئێستا هەم شارەوانی هەم هێنمونەی هەیە نەخێر لە عێراق لە هەرێمی کوردستان من بۆ حیوانەکان نازانم بەڵام بۆ مریشکەکە نەخێر لە هیچ شوێن نەخێر هیچ شوێنێک هیچ کەسێ تا ئێستا نەیتوانیوە ڕاستە لەوانێ 10 مریشک 100 مریشک تا 500 وێرا بێتی مجازەفە بکە بەڵام منی هەر یەکە سەر 20,000 مریشکم 20,000 مریشک دەستە خەریکی بەخێر بەڵێ ئەوە گەرمایە و ئیتر لە بەرچای خۆتانە بۆ خۆیان ئەگەڕێن و هیچ کێشێکمان نیە لەگەڵێنە زۆر باشە هیچ لە خیاڵتا هەیە پرۆژەکەت بەرفراوانتر بکەی لە ماسی بێ لە قازەکە ئێستا بۆ ماسیەکان
خەریکی سەدێکن هەر لە ناو پرۆژەکەیان تقریبان 6 دۆنمە بێ ئەوە ماسێکی باشەگرێ قازەکان هەمان شت تقریبان ئێستا لەوانەیە نزیکە 600 قازمان هەبێ ئێستاوا لە بەرکردنەوەی بڵین هێنەکانین هێلکەکانیان ئەوانش زیاکەین حیوانەکان تۆزێ قورسە بۆ بڵین هێنانی یعنی ئێستا بە بۆ حکومی کە تیارە نییە هاتوو چۆن نییە ناوێری بڕۆی بۆ وڵاتان ئەوە نەخۆشیەکە زۆرە تۆزێ لاینەکانە بڵێ حیوانە گەورەکان هاوەستاین بەڵام مەڕ و بزنەوەوانە بە تاکید زۆر گەورەیەکن بە تایبەتی مریشکەکە چونکە مریشکەکە خواستێکی زۆری لەسرە کا کوردۆ هیچ گرفتێکی ئاو و کارەباوەمانەتان نییە؟ نەخێر کارەبای حکومیمان هەیە شکل لە ماوەیە زۆر باشە تقریبانەوە 20 ڕۆژیشە بێ کارەبای ڕئیسی زۆر باشە و مۆلیدەی تایبەتیشمان هەیە بۆ پرۆژەکە دوو دانەشمان هەیە ئاویش ماشەڵڵە ئارزەکەمان زۆر تەڕ و ئاوارە و یعنی هیچ کێشێکی ئەومان زۆر سپاس کاک کوردۆ بینەرانی عەزیز دیارە ئەمە گفتوگۆیەک بوو لەسەر پرۆژەی گەڕانەوە بۆ سروش لە شاری سلێمانی کە نزیک بە 2 ساڵە خراوەتە بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە دەیبینن لێرە ئێستا مریشکە ئەمڕۆ یەکەم ڕۆژی بوو کە ئەم مریشکە بە شێوازێکی لەوەی کە تام و چێژەکەی بیگەڕێنەوە بۆ مریشکە ئاساییەکان کە جاران بە تایبەتی لە گوندەکاندا دەمان خوارد بۆیە بە تایبەتی ئەمان بە جدین لەوەی کە دەیانەوێت لە ڕێگەی پرۆژەکانی مریشک پەلەوەر واروەها لەگەڵ ئاژەڵی بچووک ئاژەڵی گەورە لەگەڵ ماسی و تەنانەت لێرە مەشتلێکی گەورەی بەرەمێنانی نەمام و گوڵ و ئەمانەیان هەیە کە دەیانەوێت ئیدی ژیانێکی سروشتی بەبەری شارا بکەنەوە وەکو جاری جاران. زۆر سپاس بۆ بینەریتان دەگەڕێمەوە بۆ ناو سۆلیۆکانمان بۆ لای هاوکارم کاک سالار. زۆر سپاس بۆ تۆ پێم لێ بورە هاوکارم کاکە جەلال سپاس بۆ گفتوگۆیە هەوڵەدەین مادام تۆ شوێنەکە شارەزا بووی دوو بە دووە چین لەمە دووە ئەو گۆشتە سروشتیە ئێمەش تاقی بکەینەوە. سپاس بۆ تۆ جەلال گیان. بەڕێزان لێرەدا و بەم شوەیە گشت بەرگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەو هیوایی هەمیشە تەندروست باش بن هەوڵ بدەن پابەندیە خۆپارێزیەکانتان هەبێت بۆی هەموو لایەک لە هەرێمی کوردستان تەندروست بێت بۆ هیوایشین هەمیشە کاتەکانی ژیانتان بە ئەوەندەی کە لە ماڵەون بە کتێب خوێندنەوە و شێوازی ژیانکردنێکی تەبایی خێزانی بەسەر بێرن بۆ هیوایی هەمیشە لەش ساق و تەندروست باش بن بەخواتان ئەسپێرن.